سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش. حکوومەتی عراق بڕیاری داوە لەم ساڵداوە تا لە ساڵی نوێەوە دەرهێنان و نوێکردنەوەی پاسپۆرت گۆڕانکاری بەسەردابێت وەک لە ڕابردوودا دەرهێنان و پاسپۆرت دەرهێنانی پاسپۆرت یاخود نوێکردنەوەی پاسپۆرت بە شێوازێکی دیکە بوو. ئێستا ئەم شێوازە نوێیە بە شێوازێکی ئەلکترۆنیە. هاوڵاتیان دەتوانن بە شێوازێکی ئەلکترۆنی پاسپۆرتیان نوێ بکەنەوە یاخود پاسپۆرت دەربهێنن. بزانین لەسەر ئەم گۆڕانکاریانە هۆکاری گۆڕینی شێوازی دەرهێنانی پاسپۆرت چیە، لەکەیەوە دەست بەم شێوازە نوێ دەکرێت و لەکەیەوە هاوڵاتیان دەتوانن بەم جۆرە مامەڵە بکەن. لەگەڵ بەڕێز کاک سالار عەبدوڵڵا بەڕێوەبەری پاسپۆرتی سلێمانی گفتوگۆ دەکەم. کاک سالار سوپاس بۆم دەرفەتە پێمان بڵێ هاوڵاتیان لە سەرەتای مانگی داهاتوە کە بڕیارە پاسپۆرت گۆڕانکاری بەسەرابێت چۆن بتوانن مامەڵەی پاسپۆرت بکەن. بەڵێ هاوڵاتی لە تاکو ئێستا نەیەتوانی لە ماڵەوە ببێ بە خاوەنی فۆرمی دەرهێنانی پاسپۆرت و یا فایل دروستکە، بەڵام خۆشبەختانە ئێستا هاوڵاتی ئەتوانێت بۆ خۆی لە ماڵەوە معاملەکە بکات و بێتە بەڕێوەبەرایەتیمان و فۆرمی ئەلکترۆنی پاسپۆرت بڕکاتەوە ئەگەر نەیتوانی لای عەریزە نووسەکان. ئەوەی کە جێی دەستخۆشیە لەم سیستەمە تازەیە فایل نامێنێت، یعنی لەمە دووە هاوڵاتی بە فایلەوە نایەت، بە کۆپی جنسیە و تەسکەرەوە نایەتە بەڕێوەبەرایەت، هیچی پێنی هەر ئەوە خۆی دێت و خۆی مۆبایلەکەی کە دێتە لای ئێمە ئەفسەرەکە لێ پرسێ کوا مۆبایلەکەت سیرەکات بارکۆدێک لەسەر مۆبایلەکەی هەیە، تەنها لەسەرەتی جیازەکە لە نزیکە کاتەوە لە مۆبایلەکەی ئەو زانیاریانە هەمووی دێتە سەر سیستەمەکەی ئێمە و کاری بۆ کرێت. لە شێوازی ئەپێکایە لە شێوازی ئەپێکایە دێتە سەر سیستەمەکەی ئێمە و کاری بۆ کرێت. ئەوەی کە جێی دەستخۆشیەکە ئیتر لەمە دووە وەرەقە نامێنێت، نە هاوڵاتی پێێتی نە ئێمەش پێمانە و داوای لێکرێت دوای ئەوەکەوە کارتی نیشتیمانەکەی پێشکەشکە، کارتی نیشتیمانەکەی کە دەرێنێت بامانشەوە جیهازێک لە کارتی نیشتیمانەکەدا لە بەرەوەی بارکۆدێکی لەسەرا ئەویش خۆی ئۆتۆماتیکی دێتە سەر سیستەمەکە زانیاریەکانی دێت و ئەم داتایانە لەگەڵ وێنەی هاوڵاتێکە لەگەڵ بەسمەی چاوی یا پەنجەمۆری چاوی هەمووی دێتە سەر ئەو سیمکارتەی کە لە ناو ئەو پاسپۆرتە نوێیە. ئەمە ڕێگرە بێت لە کۆمەڵشت یەکەم ڕێگرە برێت لە تەزویرکردن لەبەرەوەی تۆ بە ئەلکترۆنی بە کارتی نیشتیمانیەکەت هاتووە، هەروەها ڕێگرە بێت لەوەی کەسێکی خۆگۆڕ کەسێ لە جاتی کەسێکی کە بێت چونکە پەنجەمۆری چاوی وەرگیرێ و ئەو زانیاریانەی کە هەیە لە ناو سیمکارتەکەیە کە لە فڕۆکەخانە ڕۆیە لە دەواازە سنوورەکان بە هەمان شێوە کە سەیری لەوێ سەیری جیهازی پەنجەمۆرەکە ئاکاتاوێنێ بە جیازەکەەوە ئەبێ هاوتا بێ لەگەڵ ئەوەی کە لە ناو پاسپۆرتەکەیە. ئەگەر ئەوە نەبێ یەکسەر ئەو کاتە بەخۆ گۆڕێنە ئەزانێ وە سەرڕای ئەوەش ڕۆتین زۆر کەمەکاتەوە لەبەرەوەی تاکو ئێستا و کۆبینی لە فڕۆکخانەکانەوە ئەبێت تۆ لاینێک بگری ئەوە کۆمەڵە خەڵک ڕیزی گردۆڕاوەستاوە ئەوە نامێنێت تۆ چیتە بەر پێش جیازێک خۆت یەکسەر کەسی لێنێ چتە پێش جیازێک پاسپۆرتەکە دانی لەسەری خۆی ناسێنێ و چاوتەنەی بە جیازەکەی دووەمەوە ئەزانێت تۆی دەرگاکەت بۆ ئەلکترۆنی بۆ ئەکاتەوە. ئەم گۆڕانکاریانە لە پای چیە بۆچی بە شێوازی نوێ یاخود ئەم ڕێکارە نوێیانە گیراوەتە بەر بۆ بەدەستهێنانی پاسپۆرت لەبەر دوو هۆکار. هۆکاری یەکەمیان ئەوەیەکەوە ئێمە لە ساڵی ڕابردوودا بەس پاسپۆرتی سلێمانی 176,000 پاسپۆرتمان زیاتر بەرهەمێناوە. لەم 176,000 بەس لە ساڵی پارە 8,050 پاسپۆرت تێک چووە بەدەست هاوڵاتیانەوە تەلەف بووە لەبەر ئەوەی کوالیتەکەی زۆر خراپە. باشە بەس لای ئێمە 8,050 پاسپۆرت تێک چوو بێ ئەبێ لە سەرانسەری عراق و سەفارەتەکان لە دەروی وڵات چەند پاسپۆرت تێک چوو بێت زۆر بەدایان هەزار. بۆیە حکوومەتی عراقی بینی لەوە کردەوەکەوە پێویستەی بە پاسپۆرتی شوێنەیە ئەلکترۆنی بێ کوالیتەکەی باش بێ و سەرڕای ئەوەش سیستەمی نوێی جیهانی پێویستی بە پاسپۆرتی ئەلکترۆنیە وەکو ئێستا لە زۆربەی وڵاتان هەیە، لە دوبەی هەیە، لە بەشێک لە وڵاتانی ئەوروپا هەیە، لە بەریتانیا هەیە، بە هەمان شێوە هەمان کوالیتیە و سوود لە دیزایانی پاسپۆرتی ئەوروپی و پاسپۆرتی ئەمریکی وەرگردووە. دیزایانی پاسپۆرتە ئەوروپیەکە لە پەڕی یەکەمە کە زانیاریەکانی تایە سیمکارتەکەی تایە بە لێزەر هەموو داتاکان تەنانەت وێنەکەش بە لێزەر هەڵکەنراوە لەسەری و دیزایانی پاسپۆرتی ئەمریکی سوودی لێ بینراوە لە ئەمریکا سیرەکەی ویلایەتەکانی ئەمریکا وێنەی هێمای ویلایەتەکانی لەسەر پەڕی پاسپۆرتەکەی بە هەمان شێوە
ئەوەی عێراقیش بە هەمان شێوە هێمای شارەکانی عێراقی لەسرە بۆ نمونە شاری سلێمانی یا ئەم سنوورە هینی لەسرە وێنەی بەنداوی دوکانی لەسرە وەکو کارێکی مێژوویە و هەروەها ئەوەی لەسەرایی هەڵەبجە مۆنمنتی هەڵەبجەی لەسرە بۆیە هەر شارە و سیرەکەی هێمایەکی ڕەمزێکی خۆی لەسەرێتی. زۆر باشە کاک سالار ئەگەر پێمان بڵێ ئەگەر منی ئێستا پاسپۆرتم هەیە لە ماڵەوە باشە ئەم پاسپۆرتەی من بۆ لەمەدا کاری پێکرێ یاخود من بەناچاری ئەبێ بێم پاسپۆرتەکەم بگۆڕم نا بە پاسپۆرتەکەت کاری پێکرێت تا ئەو ڕۆژەی ئەکسپایر بێت تاکو ڕۆژی خۆی دێت کاری پێکرێت و ئەم نوێش بە هەمان شێوە کاری پێکرێت هەردووشی لە کاتا کاری پێکرێت بەڵام ئەوەیە ئەم پاسپۆرتی ئێستا بەکاردێ ئەیەکەی کە تۆ هەتە لە ماڵەوە یا من هەمە لە ماڵەوە کاچین بۆ فڕۆکخانە بێ ڕیز بگرین ئەمە ڕیزگرنی ناوەکسەر ئەڕۆیت ئاسانە ڕۆتینی کەم کردوێتەوە. گۆڕم مادەم وایە کاک سالار پێمان بڵێ شێوازی بۆ نمونە پێشتر بە چەک لێرە بڕەپارەیە گۆرەگیرە ئەم شێوازە پارە وەرگرتنە بۆ لەمەدا چی لێت ئەویش نامێنێ شێوازی پێشتر بە چەک بوو ئێستا لە ناو بەڕێوەتی بە کاش وەرەگیرێ بەنەقەت ئەمانە هیچی نامێنێ بەڵکو ئەویش بێ بە ئەلکترۆنی لە ڕێگەی ڤیزە کارتەوە ڤیزە کارتەکە تێنی و جیازشی لێدات جوازەکە بای چەنێ بێ ئەوەنە لە ڕەسیدەکەت داگرێت و کۆتایی پێدێ. ئێوە ئەتانەوێتی پەیامێ بە هاوڵاتیان بگەێنن بۆ دەرهێنانی پاسپۆرت بۆی لەو کاتانێک کە پاسپۆرت بە شێوازێکی نوێ سیستەمەکە گۆڕانکاری بەسەرا دێت چی پەیامێک یاخود بۆی قەرەباڵغی دروست نەبێت لەسەر دایرەکان چی وتەیەکتانێ بۆیان بەڵێ سەبارەت بە پەیامان بۆ هەموو هاوڵاتیان ئەوەیە کەوا ئێمە زیاد لە 9000 پاسپۆرتمان هەیە لە ئێستا لە بەڕێوەبەرەتی چاپکراوەمەوەیکی زۆری هاوڵاتیانە بابێن وەریگرنەوە سپاسیانەکەین چونکە تەواو بووە هەروەها سەبارەت بە سیستەمە نوێەکە جارێ ڕێنمایەکانی لەسەر نهاتووە چاوەڕێن ڕێنمایەکان بێت تاکو بتوانین پەیامی خۆماوی لە خزمەتانە بێت. بە پێی زانیاریەکانی ئەمڕۆ ئەڵێ لە مانگی دووە بەوەی کە ئێمە ئاگدارین لە نۆی یەک ینی 2 ڕۆژ پێش ئێستا بینای نوێی پاسپۆرت ئەلکترۆنی وەرژیرە لە بەغدا چونکە بیناکە لە تەوابوو نابوو وەریان گرت و وەزیری ناوخۆی عێراق چوو سەردانی کرد و سیستەمەکەیان داناوە ئیجراتەکان هەموو تەواو بەس بڕیاری سیاسەکەی ماوە کە بڕیار بدرێت بە جێبەجەکردن. ڕوونکردنەوەکان بەڕێز کاک سالار عەبدوڵڵا بەڕێوەبەری پاسپۆرتی سلێمانی باسی لە شێوازی نوێی دەرهێنانی پاسپۆرت کرد کە بۆ لەمە دووە پاسپۆرت لە تەواوی عێراقدا بە شێوازێکی ئەلکترۆنی دەردەهێنرێت بە کۆمەڵی گۆڕانکاری نوێەوە.